بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، أجينا سر بابەتێکی تر کۆمەڵێکی خەڵکی ترمانەیە لە ساحەی مەحشەرە. خوای گەورە خەڵاتی کردوون بەوەی ئەم کۆمەڵە خەڵکەش ئاگایان لەو ناڕەحەتی ڕۆژی دواییان نییە، چونکە کۆمەڵە سیفەتی چاکیانەیە. ئەمانش خوای گەورە لەسەر مینبەرێکی بەریواری، واتە مینبەرێکی بۆ دروست کردوون خوای پەروەردگار، لەسەر ئەم مینبەرانە ئەمانە دانیشتون، ئاگایان لەو ناخۆشیەی ڕۆژی دوایی نییە. چۆن ئەوان ئەوەی پێشوو دوێنێ باسمان کرد لەسەر ئەوانە بوو، لەسەر ئەوە بوون کە لەژێر سێبەری عەرشی پەروەردگارا بوون. هەندێک شەیە لەوەیە لەو ژێر سێبەرشە هەبێ و موژدەی ئەمەشی پێدرابێ، یعنی خوای گەورە دوو موژدەی پێدرابێ. ئەمانە ئەم کۆمەڵانە گشتی پێ ئەڵێن کۆمەڵی پارێزراوە، یعنی خوای گەورە پاراستنی لەو ڕۆژە لەو شوێنە ناخۆشە و سەختە کە ساحەی مەحشەرە. یەکێ لەوانە دادپەروەران، ئەوانەی کە دادپەروەرن، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام: المقسطون يوم القيامة على المنابر من نور وعن يمين الرحمن. ئەوانەی دادپەروەرن لەسەر مینبەرێ دانیشتون، مینبەرێکی ڕێز و تەقدیر، بەڵام لای ڕاستی خوای پەروەردگار شۆ دانیشتون، لای ڕاستی خوای پەروەردگار شۆ دانیشتون. لەم حەدیثاوە فەرمی ئەوانە کێن؟ ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم: كتلان بين يدي بيمينه المقسطون الذين يعدلون في حكمهم وأهليهم. مقسط کێیە؟ ئەوانە دادپەروەرن لە نێوانی فەرمانڕەوایی خۆیان. کەسێکی دەسەڵاتدارە، ئەم کەسە دەسەڵاتدارە دادپەروەرە، ئەوەی کە ها لە ژێر دەسە، ئیتر لە دەسەڵات و هەتا تێتە خوارەوە هەتا ماڵەکەی خۆت ئەگرێتەوە. تۆ ئێستا ڕئیس عایلەیەکی ئەبێ دادپەروەر بی، خۆ نابێ فەرقکەی لە بینی مناڵەکانتە، کوڕەکەت خۆش گەورەک بێ و کچەکەت خۆش نەگەرەک بێ، فەرقی کوڕەکان بکەی بەجیا، فەرقی کچەکان بکەی بەجیا، نابێ، چونکە تۆ ئەبێ گشتی وەکێک. بەڵام هەیە بڵێ عادەتەن عورفەن، یعنی بۆ نمونە خوای گەورە فیترەتی دا پێمان، ئێستا مناڵی بچووک، ئاخر مناڵ هەر تەبیعەت وایە خۆشەویستە لای هەموو کەسی، ئەوە نییە. بەڵام تۆ بێ فەرق بکەی لە بینی یەکەم و سێمە، لە بینی یەکەم و ئاخیرە، ئەمە نابێ، خوا لێت قەبوڵ ناکە. تەنانەت بۆ کچەکانش یان فەرق بکەی بایەق بدەی بە کوڕ، ئێستان دێ باوکەیە بایەق هەداتە کوڕ، بایەق ناداتە کچ، هیچ، یعنی لە هیچە ئەم کچە هیچ نییە لە ماڵە، کە دایە شوش ئەستان هە ناچێ بەلایە، ئەڵێ زاوەکەم مەجوورە بیکاتە خاوەن، ئەیکا نایکا کەیفی خۆیت، یعنی کەسی واشەیە. یان بۆ نمونە کوڕەکەش لەوەیە وابێ، ژنی بۆ تێرێ و ترێژاخم چێ پێوە. بەڵام زۆر جار سێرەکەی کچەکە بە تایبەتی لە کۆمەڵگای ئێمەدا سێرەکەی مەویسترە، زیاتر ئەبینی لە کچ لە چینی ئافرەت تەعداکە ئەکرێ، چونکە ئافرەتان لەوەی دەنگ نەکا زۆر جار، بەڵام کوڕەکە دڕە قسەکە. ئێستا تۆ بڕانی ئەگە مردی وەرەسەکەت بەشکە، ئەگە کوڕەکان براکان وەری نەگرن تێت قاپێکەکەی لێگرێ و براکەی ژێ بەشەکەی من کووە، بەس خۆشکەت قەت پێت نایەژێ، وەڵا حەقە یەکەم تەوا بیدێتێ خۆشکانت ئەمجا براکانت، چونکە خۆشکە کە لێی بپرسە ئەڵێ برامە چی بکەم قەینە، بەس براکەوان نایەژێت دڕە، ئەژێ برامە کەیف خۆیەتی بۆ خۆیەتی. بۆی ئەو شتانە ئەبێ ئێمە فەرق جودا نەکەین لە نێوانی کوڕ و کچەکانمان، لە نێوانی خێزانەکانمان. دوو خێزانتەیە، خێزانێکی ڕای کاتە دووەم یەکەم تەقاوتە کاتچێ بەلای دووەم، ئەژێ سوننەت جێبەجێکەم، تو حەق و مافت نەدا، تو ئەمە لەیرە سوننەتە، بەڵام ئەمە کە واجبە کە حەقی بدەی، ئەوش نابێ. ئیماندارن ئەبێ لەوەشدا وریابین. تر هەتا تێتە سەرەوە مامۆستای مەکتەبێکە بۆ نمونە، تەلەبەکان ئەبێ بە یەک چاوسێرکە، فەرمانبەرێکە ئەبێ بە یەک چاوسێر مۆزەفەکانی بکە. ئەیتر هەتا ئەڕوا ئیمانداران گشتی ئەبێ
جودا و فەرق نەکە لە بینیاندا. دووەمیان ئیمانداران کەسی ئیماندار خاوەنی باوەڕدار کە ئیماندار بێ، ئەم کەسەش لە ڕۆژی قیامەتە لەسەر کورسیەکی مریواری نەخشین دانراوە ئەم پیاوە لێوە دانیشێ، نییە نا ئەو خەڵکەی کە هەمووی لە ناو عارەقا ئەپلێتەوە، خوای گەورە گیان نەکاتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ لە ڕۆژی قیامەتە کافرەکان عارەق هەڵیان ئەچینێ بێزارە بن ئاوڕێدەنەوە فەقیلە لەهو فەئەینە المؤمنون، ئەڵێن کوا ئیمانداران، یعنی چاوسوڕەدەن لە گۆڕەپانی مەحشەر کوان ئیمانداران. ئەمجا ئەفەرمن پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام قال على الكرسي من الذهب، هان لەسەر کورسیەکانی خۆیان لەسەر ئاڵتون و ئاوڕوشم ئەمە دانراوە کە لەسەری بۆ خۆیان دانیشتن و ئاگایان لەو ناڕەحەتیە نییە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام. دووەمیان یعنی ئیماندار. کێ ئیماندارە؟ ئەو کەسەیە کە نەک مسلمان ئەو پێنجە جێبەجێ ئەکا ئەرکانی الئیمان، شایەتمان نوێژ ڕۆژ و حەج زەکات، ئەمە مسلمانە. ئەی چۆنە بێتە ئیماندار؟ أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر والقضاء بالخير وشره، يعني غيبيات. أبي إيماني أبي استيما خوا ما نبينيوا، ملائكة ما نبينيوا، پیغمبر ما نبينيوا، روجي دواي ما نبينيوا، قضاء الشر خير الشر نما نبينيوا، بەڵام واجبە ئیمان مانش پێ بێ و دوو دڵش نەبین لێی. ئەگە کەسی ئەمانەی جێبەجێ کرد و دوو دڵ نەبوو ئەوە ئیماندار. وەندە صفاتی ترشەیە ئیماندار کە شایەتی یەکێ لەوانە هەر کەسێ بەردەوام دەستنوێژی جێبێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام شایەتی بدەن بۆ ئیمانداری. هەر کەسێ بۆ نمونە خەڵک کە وەفاتی کرد بە باشی باسی کە شایەتی بدەن بۆ ئیمانداری. هەندێ صفاتی ترەیە، بەڵام ئێمە بەعامەڵین ئەوانەی کە ئیماندارن لە دیوانی خوایە لە ڕۆژی قیامەتە لەو محنەتە نەجاتیان بووە. سێمیان ئیمانداران ئەوانەی کە لە پێناوی خوایەکیان خۆشگەرەک، خوای گەورەیان خاتە سێبەرێک، ئەمە فەزلی یەکەم. لە سێبەرەکەشدا ئەم کورسێ ئاڵتونەی بۆ دانا، ئەم شبلێکە، یعنی دوو پاداشتەیە، چکە ئێمە زۆر ضرورە یەکتریمان خۆشگەرەک بێ، قینمان لە یەک نەبێ، بغزمان لە یەک نەبێ، چونکە خوا حەز ناکە بەم سیفەتە. حتا یەکتریمان خۆشگەرەک بێ ڕێگای باشت ئاسانەکەین بۆ خۆمان. بۆچی؟ بچینە ناویەوە. پێغەمبەری خوا نەویست پێمان عەلەیهی سەڵات وەسەلام ئەلا ئەدولکم عەلا شەی، شتێکتان پێ بڵێم یەکتریان خۆشگەرەک بێ؟ وتیان بڵێ پێغەمبەری خوا. دەیوتی سەلام کەن لە یەکتری، دوای سەلام وتی ئەگەر یەکتریتان خۆش، ئەمجا وتی ئایا پێتان بڵێم بچنە باشتەوە چی بکەن؟ وتی بەڵێ. ئەسحابێ وتی دەی یەکتریتان خۆشگەرەک بێ. کەواتە خەتووە خەتووە ئەمانوا بۆ بەهەشت پێغەمبەری خوا سەڵ کە ئێمە سەلام کەن لە یەکتری، پاشان یەکتریمان خۆشگەرەک بێ. ئێستا من و تۆ بۆ نمونە، تۆ هەڵە یەکتەیە، من ئەو پەڕی لەسەرمە ئەوەنەم لەسەرە، تێم دەستەگرم ئەدبەمە ئەو لاوە پێتەڵێم مام حاجی، کاکەی گیان، مامۆستا، مەلا، فڵان شێخ، کاکەی گەنج، تۆ برایانە ئەم هەڵەتەیە. ئیتر بە قسەمی نەکرد خۆ نابێ لووتکەمە ئەو لاوە. پێغەمبەران هەر ئەمەیان کردە. تۆ وتت پێی وەما عەلەینە ئیلا البەلاغ، ئەوەی لەسەر تە وتت تەواو، خۆ تۆ لە گونەحبارێکت دەرچوو، ئیتر چی ئەکا بۆ خۆی ناکا کەیفی خۆیەتی، خۆی و قەبر و قیامەتی. ئەمە لەسەری ئێمەیە بە خەڵک. ئەم ئیسلامە پاکەمەمان پێڵێ خۆ ناکرێت یەکێ خرابێت و لێتە لابیلی، کابرا نوێژ ناکات تۆ هەلی مزگەوتی بدەیتە قەیام مەڕەی لێ بکەی. ئەی کەی وا بووە؟ سیفەتی پێغەمبەر کەی وا بوو؟ یعنی ئەوەی نوێژ بکە ئێمە سەلامی بدەینێ، ئەوەیژێ ئەسەلام عەلا مەن عەرەفتە وەمەن لەم تەعریف. پێغەمبەری خوا ئەوەی ئەیناسی و نایناسی، خۆ نەویت ئەوەی مسڵمان بوو، ئەوەی ئەهلی مزگەوت بوو، ئەوەی سیمای ئیسلامەتی پێوە دیار بوو سەلامی پێ بدە. بۆیە ئینسان ئێمە هەوڵ دەین ئەو خۆشەویستی ئیسلامە هەیە بیگەینە هەموو کەسێک. کابرا بۆ نمونە مسڵمان نیە نوێژ ناکە، ئەگەر ببینێ تۆ ئەوەنە بەڕەحمی، ببینێ ئەوەنە تۆ لوتف و زوانت خۆشە، ببینێ ئەوەنە سەلام و حرمەتیەکەی و ڕێزی ئەگری، ئەژە عەشەنەبی لا برا، دینداری ئەمە دینداری، ئیسلامەتی ئەمە ئیسلامەتی، دین ئەمە دینە. بەس ئەگەر وانە بێ ئەژە وەڵا ئەگەوە گەو خەڵکە نوێژ بکەم و عیبادەت بکەم بە قورئان نەیکەم باشتر. هایسە زۆری خەڵکی واڵێ
بۆ نەیکەی ئەژێ وەک فڵان ئەوە بکەم ئەوە بکەم وەک فڵان ئەوە بکەم خۆی ئەوە غەڵەتە خۆ قسانە بەڵام ئەمتر خەڵک فێر بووە کەواتە گرنگەوەی ئێمە زیاتر یەکتریمان خۆش گەرەک بێ کە یەکتریمان خۆش گەرەک بێ چینە ژێر سێبەری عەرشی خوا و کورسێکی ئاڵتونیمان بۆ دانرێ و پاش ئەمەش پێشوازیمان لێکرێ بۆ باشت خاڵێکی تر چوارەم ئەولیای خوا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام ئینە لله عیباد لەیسوا بالئەنبیا ولا الشوهەدا لە ڕۆژی قیامەتە کۆمەڵی خەڵکن نە پێغەمبەرانن ئەم کۆمەڵە خەڵکە نە شوهەدان ئەمانە خوای پەروەردگار ئەفەرمێ نێزگی خۆی جەلە جەلالوهو دایەنانا و دوایەوە ئەمانەش کەسانێکن کە لەگەڵ ئەوەدا ڕێز و تەقدیریان لێ ئەگرێ و بۆ کورسی ئاوروشم و ئاڵتونیان بۆ دانا لە نێزگی خۆی پەروەردگار دایانا ئەمجا ئەفەرمن خەڵک ئەفەرمی ئەسحاب و یاواران فەرمن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمانە پێغەمبەران نین خەڵک وا ڕواوە زانی ئەمانە پێغەمبەرانن وا ئەزانی ئەمە شەهیدانن وا ئەزانی ئەمە ڕاستگۆیانن وایە زانی ئەمانە کەسانێکن لای خوای گەورە مقڕن یعنی نێزگن ئەو کەسانە بەڵام ئەفەرمێ ئەمانە ئەو کەسان قەومانێکن گەلانێکن هاتچۆ یەکتریان کردووە لەوەی خزمایەتیش لە بینیانە نەبێ هیچ سلەیەکی دنیاش لە بینیانە نەبێ مەسلحەتی دنیاش نەبێ بەڵام ئەمانە ئەو کەسانن لەبەر خاتری خوای پەروەردگار لەو ڕۆژەدا کە سێرەکەی یەکتریان خۆش گەرەکرێ حەزیان بە خێری یەکتری بوو تو تەسەور کە ئەمڕۆ مسڵمان حەز نەکا لە خێری مسڵمان لە برای خۆی کورە برا هەیە وەڵڵای برای دایک و باوکی یعنی بۆ نمونە کورە باوک و کوڕ کورە باوک و کوچ هەر چۆن ئێژی بێژێ شتی وا ئەبیسیتەوە یعنی کەمێ لەوەیە ئەگەر زۆر فکری بدەیتێ لەوەیە تووشی نێخۆشیە گەورە بیت لەم زەمانەدا یعنی ئێستا من بۆ حەز ناکەم تۆ هەموو شتێکت بێ بۆ وەڵڵای دوو سێ شتە حەز ناکەم یەک حەسوودیە چونکە حەسوودم بۆی حەز ناکەم تۆشتم بێ دوو حەز ناکەم خەڵک لە من پیاوتر بێ خۆم بەس پیاو بم خۆم بەس پارەم بێ خۆم هەموو شتێکم بێ ئەمانەیە ئەنا هیچی بۆ خوا نییە ئێستا بۆ من حەز نەکەم ئەم خەڵکە لە خۆشیا بژی بۆ حەز نەکەم ئەم خەڵکە خانی هەبێ سارە هەبێ ماڵی هەبێ بۆ حەز نەکەم ئەم خەڵکە سیحەتی چاک بێ بۆ چی خانزاجم دەست ئەکەوێ من ئەی تخوا ئەگەر ئێوە هەمووتان بتان بێ ئەگە من نەمبێ تخوا یارمەتیم نادەن تخوا بڕۆم بەر ڕێگایە تخوا سەر سیارەکەم ناکەن بەو شوێنێ بمبەن تخوا لێم بقەومێ دەستم ناگرن تخوا نوقسانی بێ بۆم پڕ ناکەنەوە بەڵێ ئەی بۆ من حەز نەکەم ئێوە بتان بێ بۆ هەر ئەوەیە شەیطانە دێت ئیش ئەکا لەوێ بۆ ئەوەی بینی چی خۆشەویستی لە بینی مرۆڤەکان بە تایبەتی ئیمانداران مسڵمانان دەرکا نەیتێلێ دەری کرد ئیشی خۆی کردووە چکە جاران پیاوچاکان ئالی خوا وابوون ئەڵێ دوو دوکاندار بوون لە دوکانداریانە کرد جاران لە پێشە لەوێ پیاوە تەمەنەکان بزانن عادەتیان وا بووە ساڵی باسی زووەکەم من زۆر زووە باسی زووەکەم ئەڵێ کورسیانە خستە بەردەمی بەیانیانە چون دوکانیانە کردەوە بسمیلایانە کرد و کورسیەکانیان بەرامبەر دوکانەکە کورسیان ئاوردە دەرەوە یان لە بەردەم دوکانیان بەرامبەری دایانەنا ئەوانەی کورسیان ئاوردە دەرەوە یعنی سیفتاحی بەیانیان نەکردە هەر کەسێ سیفتاحی بکردایە کورسەکەی ئەبردە ژوورەوە ئیتر خەڵک بەمە ئیزانی ئەم دوکاندارە سیفتاحی کردو ئەو نەیکردە کورسەکەی بەدەستەوە چی بۆ لای ئەو ئەیت با سیفتاحی بکەم لەوێ با خێریکی دەستکەوێ من خێرەکەم دەستکەوێ ئەڵێ کابرایەک لە فکری چی کورسێکی بووەتە ژوورە کابرای هاتوو بۆ لای گرگشت بکڕێ کەسی ترش هاتە بوو پێشیە و وتی کاکە وتی فڵانتەیە وتی هەیمە بەس نایفرۆشم وتی بۆ من هاتووە وتی نا ئەخە تو سفتاحت نەکەوتی بەڵێ سفتاحم کردەوە لە فکرم چۆ کورسێکە بێرمە ژوورەوە بەڵام من چۆ بەلای دراوسێکم من هەشمە لەوەی لەو هەرزانترش بیدا بەڵام ئێژە بچۆ بەلای ئەو سفتاحی نەکردە من سفتاحم کردو کەواتە خەڵک ئاوا بۆ جاران بۆ یەکتری چکە بۆ ڕەحمیان بە یەکتری کردە خوش ڕەحمی کردو ئەگەر ئێستا من و تۆ ڕەحم نەکەین خوا چۆن ڕەحمان لێ بکە ئێمە بەزەیمان بە یەکانەیەتەوە ئێمە هەڵدەین یعنی ئەوەی کە ناخۆشە من بۆ تۆ حەسکەم تۆش حەسکەی بۆ من ئەمە نابێت چونکە پێغەمبەری خوا فەرمووی ئەو کەسانە ئەوانن نە پێغەمبەرن نە ئەولیای خوان
نشيدين الشهداء نصالحين أمانة وكسانا لبر رضامندی خوای یەکتریان خۆشگەرەک بن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام کۆتایی خاڵمان کۆچکەران المهاجرين المنابر من الذهب يلبسون عليها يوم القيامة فقد أمنوا من الفزع. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام کۆچکەران ئەوانەی کۆچیان کردووە لە جیلی سەحابە و ئەوەیشیە تا ئێستا کۆچەکە لە گوناح و تاوان ئەچێ بۆ چاکە و باش. ئەفەرمێ لەسەر مینبەرە نورەکانیان دانیشتنووە لە ڕۆژی قیامەتە و دڵ و دەروریان ئارامە و دوای ئەوەش لەو ڕۆژەدا بۆ نمونە کە ڕۆژی ناخۆشە فەزەعە ئەمان لەو ڕۆژە قوتاریان بوو یعنی ئەمینن ئامنن خوای گەورە سەلامەتیانی کردووە. ئەمە پێنج چینن ئەو بچینانەی کە لەسەر کورسی نورینە لە ئاڵتون و زیو دروست کراوە بۆ ئەم پێنج سیفەتە جوانە. خوای گەورە لەو کەسانەمان بکە و ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوای لە تەپاڕینەوە هەموو کارێکمان لەبەر ڕەزامەندی تۆ بێ خوای نیەتمان سافکەی خوای کار و کردارمان خالیسەن لیوەجهیکە الکەریم یا ئەڵڵاه بۆ تۆ بێ ئەپاڕینەوە لێت خوایە خۆشەویستی مسلمانان ئیمانداران بخەیتە دڵمانەوە خوای بغض و کینە لە دڵمانە دەرکەی دڵمان سافکەیتەوە بەرامبەر ئیمانداران بەرامبەر مسلمانان یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بکەی کەوا لە ڕۆژی ساحەی مەحشەردا ڕەحممان پێ بکەی ئامین ئامین والحەمدولله رب العالمین صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.